دو دەستگیرکردنەکەی ترەوە کە یەکەم جار هاشای لێکرد بکە من عەجاز نیم، دواتر دانی پیانەکە عەجاجە. ساڵانە ئێمە سەفەری نیگورە سەرمانەکەین، بۆ یەکەم جار لە مێژووی سنووری چەمچەماڵا من توانیم کە سوکارێن فالکراون بەرم بۆ قەڵای نیگورە سەرمان لێ بچینە سەر گۆڕە بە کۆمەڵەکان کە ئاڵێم من واتا پێش من بە کۆمەڵ خەڵک نەچووە، خەڵک چووە بەڵام بە کۆمەڵ نەچوونە. مەبەستم منەکەم تەنیا ئەوە نییە من خۆم بارزکەمەوەمانە، بەڵام ئەمە حەقیقەتە و مێژووە بێ بوترێ. ئەم سەفەرانەی ئێمە بووە سەرئەنجامی دۆزینەوەی سەرداوی عەجاز. دیارە ئێمە کە پار ساڵ مانگی 4 ڕۆژتین لە تقریبا 16 4 بوو چوینەوانە ئەم سەرداوامان دەستکەوت. ئەم سەرداوا لەلایەن عەرەبێکەوە دەستمان کەوت. هاوکارمان بوو لێرەوە سپاسێکەم ناوی پارێزراوە لای ئێمە. دواتر لەناو برادرانی ئێمە تەشەنەی کرد و من گەڕاینەوە لە شوێنی پشودانەکەمان شەو گەڕاینەوە لە قەڵای نیگورە سەرمان هاتینەوە شوێنێک لە شوێنێکا پشوماندا لە حوسێنیەکا بوو. سێرەکەم برادران خەریکە باسیکەن و تەشەنە بکە و بڵاوێتەوە وتم نابابەتەوە نیە و پەلەمەکەن و ئێمە ئیشی لەسەرەکەین بەهێمنی خۆشبەختانە بە شێوی کێنیانی ئیشمان لەسەری کرد. دەبوو مانگی 5 لە 5 من 2 سکاڵاکارم بناردایە بۆ سەماوە بۆی سکاڵا لەو پیاوە بکەن. دیارە شوێن و لۆکەیشن و هەموو شتێکمان وەرگرت بێمە، بەڵام ئەو 2 سکاڵاکارە باری تەندروستیان باش نەبوو. دواتر بیانم وتم من 2 سکاڵاکاری بەهێزمەیە بەڵام تەمەنیان هەڵکشاوە. مەرجەکەی ئەوانیش ئەوە بوو تەمەنی 20 ساڵ بێ و کاتە. ئێتر دواتر وتم ئەمە ناکرێ بێ پەلەم نەکەن. دوای وتیان قەی ناکە با تەمەنی خوار 20 بێت. ئێتر ئەو بوو پەیوەندیم کردە کاک ڕزگار شەمزین کە خۆی هاوسەفەرمان بوو لەگەڵمانە و بەشتێک بوو لە زانیاریەکان کە لەگەڵمان ئاگادار بوو، وە کاک عەلی ئەبوبەکر ئەویش ئامادەی دەربڕی. خۆشبەختانە ئەم دوو بەڕێزە ئامادە بوون. دیارە پەریخان پاڵپشتی ئێمە بووە و هەموو هەنگاوەکان لەگەڵمانە بوو و زۆربەی ئیشەکان لەوێ ئیش ئەمنیەکان و کە لەگەڵ هێز ئەمنیەکانە تەنسیقی کرۆ پەریخان بووە. ئەمە حەقیقەتە و نابێ بشارێتەوە مێژووە. ئیتر دواتر ئێمە کە ئەم تیمەمان بەڕێ کرد دیار ئۆتۆمبیلێکی بۆ من پەریخان هەردوو سکاڵاکارەکەم بەڕێ کرد و ڤیدیۆ شارم کرد کە بەڕیانم کرد. چوون بۆ سەماوە لێ سکاڵایان تۆمار کرد، گەڕانەوە بۆ بەغا لە سەماوە بۆ بەغا مەسافەیە زۆرە. لێ هەواڵ بە من درا کە عەجاز دەستگیر کراوە. دوا دەستگیرکردنەکەی ترەوە کە یەکەم جار هاشای لێکرد بکە من عەجاز نیم، دواتر دانی پیانەکە عەجاجە، بەڵام وتی هیچ تاوانێکم نەکردووە. بەڵام بۆ جاری دووەم لێکۆڵنەوە لەسەر کرادانی بە هەموو تاوانەکان هێناوە. و من لە دادگایکردنەکەیش هەردوو جەلسەکە ئامادە بووم. جۆم لە هەموو وتەی شاهد حاڵەکان بوو، سکاڵاکارەکان بوو، و جۆم لە وتەی عەجاز بوو، جۆم لە وتەی دادوەر بوو، جۆم لە وتەی محامیەکەی عەجاز بوو. هەموو ئەوم بینی دیارە ئەو پیاوە بە جۆرە تێشکا بوو، ئەویست دادگاکە بەلا ڕێات بەرێ ئاراستی دادگاکە بگۆڕێت. چەند جارێ هەوڵیدا، بەڵام سوپاسی ئەو حاکمە بەڕێزە ئەکەم کە ڕۆڵێکی زۆر بەرچاوی هەبوو دادپەروەرانە مامەڵەی لەگەڵ ئەم کەیسەیە کرد.